هێنری فۆرد ئەو پیاوەی ئۆتۆمبیلی بۆ چینی ناوەڕاست دروست کرد. ئۆتۆمبیل بە یەکێک لە ئامڕازە سەرەکیەکانی گواستنەوەدا دەنرێت لە سەردەمی ئێستادا تا ڕادەیەکی زۆر ژیانی ئاسان کردووە بۆتەوەی ئەوەی کە مرۆڤەکان دەستبەرداری ئامڕازە کۆنەکانی گواستنەوە ببنەوە. هێنری فۆردیش بە یەکێک لە دامەزرێنەر و پەرەپێدەری ئۆتۆمبیلدا دەنرێت بەوە ناسراوە کە توانی ئۆتۆمبیلێک دروست بکات کە چینی ناوەڕاستیش بتوانێت بەکاری بهێنێت چونکە لەو سەردەمەدا تەنها دەوڵەمەندەکان ئۆتۆمبیلیان دەکڕی ئەوەش بەهۆی کەمی ژمارەیان و گرانی نرخەکەیانەوە بوو. هێنری فۆرد لە گوندێکی سەربەناوچەی وین لە میشیگن لەدایک بوو هەر لە منداڵیەوە خولیای سیرکردن و چاکردنەوەی ئامێرەکانی هەبووە. کاتێک تەمەنی 13 ساڵان بوو باوکی کاتژمێرێکی بەرباخەڵی بۆ دەکرێت بە دیاری. هێنریش کاتژمێرەکە هەڵدەوەشێنێت دووبارە دروستی دەکاتەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی دراوسەکانیان کاتێک ئامێرێک یان کاتژمێرەکانیان لە کار دەکەون دەیان هێنن بۆ ئەوەی هێنری چاکیان بکاتەوە. کاتێکی شتەمەنی دەگاتە 16 ساڵان بڕیار دەدات بچێتە شار وەک میکانیکێک دەست بەکار دەبێت. لە کاتێکدا باوکی ئارەزووی دەکرد کە کوڕەکەی ببێتە جووتیار سەرنجام دوای ئەوەی کاوسەرگیری دەکات دەگەڕێتەوە بۆ گوندەکەیان. بەڵام دواتر لە شار هەلێکی زێڕینی بۆ دێتە پێشەوە. ئەویش بریتی بوو لە کارکردن وەک ئەندازیارێک لە کارگەیەک کە خاوەنەکەی تۆماس ئەدیسۆنی پەرەپێدەری گلۆب بوو. هێنری هەمیشە پێی وابوو کە ڕۆژێک دێت ئەو ئامێرانەی بە سوتەمەنی کار دەکەن جێگەی ئامێرە هەڵمیەکان دەگرنەوە. بێگومان پێشبینیەکەشی ڕاست دەرچوو. هێنری لەلایەن تۆماس ئەدیسۆنەوە پشتگیریەکی زۆری لێکرا. کاتێک لە ساڵی 1896 ئۆتۆمبیلێکی سادە دروست دەکات لەلایەن ئەدیسۆنەوە پێشوازیەکی گەرمی لێ دەکرێت سەرسام دەبێت بە داهێنانەکەی. لە ساڵی 1903 هێنری کۆمپانیایەکی گەورە بە ناوی فۆرد بۆ ئۆتۆمبیلدا دەمەزرێنێت. بڕیار دەدات کە ئۆتۆمبیلێک دروست بکات کە تایبەت نەبێت بە چینی دەوڵەمەندەکان بەڵکو چینی ناوەڕاستیش بتوانن بیکڕن و ببنە خاوەنی. سەرەتای دروستکردن و پیشەسازیکردنی ئۆتۆمبیل پرۆسەیەک بوو زۆر بە خاوی دەڕۆشت. ئەوەش خواستەکانی بازاڕی پڕ نەدەکردەوە. هێنری بیری لەوە کردەوە کە دەبێت چارەسەری ئەو کێشەیە بکات. دەگەڕا بە دوای ڕێگەیەکدا کە هەموو یاساکانی دروستکردنی ئۆتۆمبیل بگۆڕێت. بۆ ئەوەش لە شوێنێکی چاوەڕوان نەکرا و بیرۆکەیەکی سەرسوڕهێنەری بۆ دێت. لە دوای ئەوەی سەردانی یەکێک لە قەسابخانەکان دەکات تێبینیەوە دەکات کە چۆن لەو کارگەیەدا کارەکان بەسەر کارمەندەکاندا دابەش کراوە. هەر کارمەندە و کارێک بەڕێ دەکات بۆیە بڕیار دەدات کە هەمان ڕێگە لە کۆمپانیاکەی خۆیدا پەیڕۆ بکات. هێنری لە ساڵی 1908 ئۆتۆمبیلێکی فۆردی لە جۆری تی دروست کرد. لەو سەردەمەدا قازانجێکی زۆر باشی لێ دەکات. بڕیاریش دەدات کە بەشێک لە قازانجی ئۆتۆمبیلەکانی بداتە کارمەندەکانی بۆ ماوەی 6 مانگ. ئەوەش بۆ ئەوە بوو کە ژیانیان ڕێک بخەن هەروەها بەشی کاروباری کۆمەڵایەتی لە کۆمپانیاکەدا دەکاتەوە بۆ یاگەداری کاروباری ژیانی کارمەندەکانی بێت. هەوڵ دەدات لە خواردنەوە کحولیەکان دوور بکەوێتەوە هەمیشە یارمەتیان بدات. هەموو ئەوانەش لە پێناو ئەوەدا بوو کە کارەکانیان بەباشی بکەن کاریگەریەکی نەرێنی لەسەر کارەکانی کۆمپانیاکە دروست نەکەن. هێنری لە ماوەیەکی کورددا شۆڕشێکی گەورەی لە پیشەسازی ئۆتۆمبیلدا دروست کرد. بەو شێوەیە ئۆتۆمبیلی فۆرد بوو بە پڕفرۆشتنی ئەو سەردەمە. زۆربەی ئۆتۆمبیلەکان لە ئەمریکا تایبەت بوون بە فۆرد تا گەشتە ئەو پێشکەوتنەی کە ئێستا هەیەی. هێنری فۆرد لە ساڵی 1945 خانەنشین کرا. سەرۆکایەتی کۆمپانیاکەی سپارد بە کوڕەزاکەی بەناوی هێنری فۆردی دووەم. دوای 2 ساڵیش بەهۆی خوێنبەربوونەوە گیان لەدەست دەدات. بەڵام کۆمپانیاکەی تا ئێستاش ماوەتەوە و بە یەکێک لە گەورەترین کۆمپانیاکانی جیهان دادەنرێت.